هاوڕێیانی ژام کاتتان باش. بەشی 77م تەرخان کردبوو بۆ کورد پرسێک لە ئاستی سەردەمدا. لە ئەنجامی سەرنج و تێبینی هاوڕێیانەوە بۆم دەرکەوت کە دەتوانم ڕەهەندەکانی ئەو پرسە باشتر ڕێک بخەم و گوزارشیان لێ بکەم. لەم بەشەدا هەندێک لە ڕەهەندەکانی بەشی پێشوو دادەڕێژمەوە و ڕووناکیان زۆرتر دەخەمە سەر. من ڕێبوار فەتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسی ئێوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. لە بەشی 77دا کورد پرسێک لە ئاستی سەردەمدا بە 7 ڕەهەندا ڕشت. ڕەهەندەکان ئێستا لەسەر مۆنیتەرەکەن. خۆگەر بەشی 77ت نەدیوە، ئێستا کاتێکی باشە بۆ ئەوەی هاوکارێ بێ لە تێگەیشتن لەم بەشەدا. ئەو 7 ڕەهەندە وەک دەیبینین پەرەپێدانی دیدێکی گشتگیرە، ئازادبوونە لە گەماروی ئەتنیشی، پەرەپێدانی دیدێکی کوردستانی سەرتاسەریە، پەراوێز خستنی خەباتی چەکدارە، سڕینەوەی سەرکردایەتی نێوەنگیرە، جێگیرکردنی سیاسەتێکی نێودەوڵەتیە لەگەڵ یەکخستنی دەنگی کورد لە ئەوروپا و ئەمریکادا. ئێستا بە جۆرێکی دیکە ئەو 7 ڕەهەندە نمایش دەکەم. پرسی کورد وەکو حەودلایەک دەرخستووە کە هەر گۆشەیەکی یەکێکە لە ڕەهەندەکان. بۆچی گرنگە بەم جۆرە دای بڕێژم؟ بۆ 2 هۆکار. یەکێکیان ئەوەیە کە ئەم پرسانە هیچیان بێ ئەوی دیکەیان نابێ. دووهەمیان ئەوەیە کە ئەم پرسانە هەموو وەک یەک گرنگیان هەیە. ئەوە نییە یەکێکیان بە بایەخ بێت و ئەوانی دیکە بێ بایەخ. نەخێر، هەموو یەکێکیان گۆشەیەکی پرسی کورد دادەڕێژن بەو جۆرەی کە من دەمەوێ. لێرەدا هەمان زانیاری بە جۆرێکی دیکە نمایش دەکەم. هەر 7 ڕەهەندەکە دەکەم بە 3 ڕەهەندی سەرەکیەوە یا بە 3 ڕەهەندی چەترەوە. ئەوانیش پرسی کورد لە ئاستی کوردستان و وڵاتدا کە 3 ڕەهەندی پێشوو لە خۆ دەگرێت، پرسی کورد لە ئاستی سەرکردایەتی سیاسیدا، ئەمیان 2 پرس لە 7 پرسەکە لە خۆیان دەگرن کە هەردووکیان پەیوەندیان هەیە بە سەرکردایەتی سیاسی کوردەوە. 2 ڕەهەندی چەتر پرسی کورد لە ئاستی کۆمەڵی نێودەوڵەتیدا، ئەمیش 2 پرس لە خۆ دەگرێت کە هەردووکیان پەیوەندیان هەیە بە پرسی کوردەوە لە ئاستی نێودەوڵەتیدا. ئێستا هەر یەک لەمانە تاوتوێ دەکەم. یەکەم پرسی چەتر پرسی کوردە لە ئاستی کوردستان و وڵاتدا. لێرەدا بە بابەتەکانی پێشوودا ناچمەوە، بەڵکو لە کۆششدا دەبم بۆ ئەوەی لایەنی نوێی ئەو پرسانە بخەمە ڕوو. ئەم پرسە چەترە کە 3 لە 7 ڕەهەندەکە لە خۆی دەگرێ چی دەکات؟ یەکەم هەوڵدەدات کە سنووری پرسی کورد بکاتەوە بۆی بتوانێ هەموو ئەو گروپ و دەستە و ئاین و ئایدۆلۆژیانە لە خۆ بگرێت کە لە کوردستاندا هەن. بەمە پرسی کورد باڵا دەسترە بێت. ئەمە لە ئاستی پارچەیەکی کوردستاندا، بۆ نمونە باکوور، ڕۆژاوا. ئێستا پرسی کورد زۆرتر ئەتنیشێکدا گەمارۆ دراوە کە ئەو نەتەوە و گروپ و دەستە و ئاین و ئایدۆلۆژیانەی لە کوردستاندا هەن جیان تێیدا نابێتەوە. ئەمە قاوەغێکی کۆنە، قاوەغێکە کە پێویستە بکرێتەوە بۆ ئەوەی هەموو لایەنەکان، هەموو پارتنەرەکانی کورد لە خۆ بگرێت. بۆ نمونە لە باشووردا ناتوانین بڵێین تورکومان و ئاسووری و کریستیان و شەبەک و یەزیدی و تا دوایی پارتنەری کورد نین، بەوەی کە کورد تەنیا خۆی لە ئەتنیک گروپی خۆیدا زیندان کردووە، ڕێی بۆ ئەم پارتنەرانە نەهێشتۆتەوە لە پرسی کووردا گیان ببێتەوە.
ئەمە هیچ ئەوە ناگەیەنێ کە پرسی کورد کاڵ دەبێتەوە، نەخێر، بەڵکو دەبێ بە پرسێکی کوردستانی دەکرێت ناوی دیکەشی لێ بنین. ئەتوانی بڵێن پرسی باشوور یا پرسی باکوور یا پرسی ڕۆژاوا، ئەبێ بەڕاستی کراوە بین بۆ ئەوەی کە بتوانین هەموو پارتنەرەکانی دیکە لە خۆمان بگرین. گرفتی داخستن لە ئەتنیکی کووردا ئەوەیە یەکەم کورد سەرکەوتوو نابێ، دووەم ڕژێمەکانی ناوچەکە لە ئاستێکی زۆر نزمدا گفتوگۆ لەگەڵ کووردا دەکەن، سێهەم گرفتی گەورە هەیە بۆ نمونە لە کەرکووک یان لە هەر ئیدارەیەکی جوگرافی دیکەدا گەر ژمارەی کورد کەم بێت کورد پرسێکی نامێنێت، بەڵام ئەگەر پرسی کورد بکرێتەوە هەموو ئەو ئەتنی گروپانە لە خۆ بگرێت، هەموو ئەو ئاینانە لە خۆ بگرێت، هەموو ئەو ئایدۆلۆژیانە لە خۆ بگرێت کە لەسەر خاکی کوردستانن، ئەو دەم کورد پێویستی بەوە نییە لە یەکەیەکی ئیداریدا ژمارەی زۆر بێ بۆ ئەوەی ئەوێکی ئیدارێ بەشێک بێ لە کوردستان. ئەگەر کورد پرسەکەی بە جۆرێکی وا دابڕێژێ کە جێی هەموو پارتنەرەکانی ببێتەوە لەسەر خاکی کوردستان، ئەو دەم پارتنەرەکانی داکۆکی لەو پرسە دەکەن کە دیارە وەکو پرسی کورد نامێنێتەوە، ئەبێ ئەومان لە یاد نەچێ، بەڵکو وەکو پرسێکی باڵاتر خۆی نمایش دەکات. ئەوە خاڵی یەکەمیانە. لە خاڵی دووهەمە بۆ نمونە لە باشووردا کورد بەشێکە لە عێراق، لە باکووردا کورد بەشێکە لە تورکیا، بەو جۆرە. ئێستا کە کورد بەشدارە لە دەوڵەتی عێراقدا دەتوانێت پرسی خۆی بە جۆرێکی وانی مایش بکات کە باری سەرنجی زۆر توێژ و چینی کۆمەڵایەتی عێراق بەلای خۆیدا ڕابکێش. بۆ نمونە کورد وەکو گەلێک کە چەوساوەتەوە دەتوانێت باشتر نمایش لە ئازاری خێزان بکات، لە ئازاری ژن بکات، لە ئازاری کریسیانی عێراق بکات. بەم جۆرە کورد دەتوانێت هاوکارێکی باش لە عێراقدا بۆ خۆی بەدەست بهێنێ بۆ ئەوەی پرسەکەی ببێت بە پرسێکی عێراقی لە قاوەغی کوردستان دەربچێت. ئەگەر کورد بتوانێت داکۆچی لە خەڵکی چەوساوەی عێراق بکات، ڕەنگە بتوانێت دەنگێکی زۆری عەرەبیش بۆ خۆی ڕابکێشێ. ئەوەی ئێستا دەیبینین نەک شەڕی کورد نییە، بەڵکو شەڕی دوو حیزبە لە عێراقدا کە بەڕاستی ئەمەش پرسی کوردی لە عێراقدا کردووە پرسێکی نەخوازراو، بۆ بەشەکانی دیکەش هەر هەمان شێوەیە. بە کورتیەکەی پرسی کورد لە گەماروی ئەتنیشی ئاینی و ئایدۆلۆژی دەرەهێنرێت، دەکرێت بە پرسێک کە نوێنەری زۆر چین و توێژی کۆمەڵایەتی بێ کە هاودەردی کوردن. بەم جۆرە کورد سەرکەوتووتر دەبێت، تەنها پشت نابەستێ بە دەنگی خۆی، بەڵکو پشت دەبەستێ بە دەنگی هەموو ئەو لایەنانەی کە پشتگیریان دەکات. وا بزانم هەدەپە تەنها حیزبێکی سیاسی بووە کە توانیوێتی لەم بارەیەوە سەرکەوتوو بێ. پرسی کورد لە ئاستی سەرکردایەتی سیاسیدا ئەمە ڕەهەندێکی چەترە کە دوو لە ڕەهەندەکانی پێشوو لە خۆی دەگرێت، ئەوانیش پراوێز خستنی خەباتی چەکدارە لەگەڵ سڕینەوەی سەرکردایەتی نێوەنگیردا. لە بەشی 77دا باسم لەم دوو ڕەهەندە کرد. ئەوەی کە پێویستە لەم بەشەدا جەختی لێ بکەم ئەوەیە، یەکەمین پێویستە خەباتی چەک بە زووترین کات پراوێز بخرێت. بۆچی؟ یەکەم لەبەرەوەی کە تەکنۆلۆجی هێندە پێشکەوتووە، کورد ناتوانێت خەباتێکی چەکدار بکە لە بەرامبەر وڵاتێکی گەورەدا، لە بەرامبەر عێراقدا، لە بەرامبەر ئێراندا، لە بەرامبەر تورکیادا. دووهەم گەر گروپێکی چەکدار بتوانێت جەنگی یەکێ لەو وڵاتانە بکات، ئەو وڵاتانە یەکەی قانونین لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا، ئەندامن لە یانەیەکی نێودەوڵەتیدا کە پێی ئەوترێنێتەوە یەکگرتووەکان. لەبەرەوە هەرچی چۆنێک
پێناسەی ئەو گروپە چەکدارانە بکەین دەبن بە گروپێکی ناقانونی کە دەچنە لیستی ترۆریستی نێودەوڵەتیەوە بە تایبەتیش لە ئەمریکا و لە ئەوروپادا. خاڵی سێهەمی کە زۆر گرنگە ئەویژەوەیە کورد دەتوانێت جۆرێکی دیکە لە خەبات بکات نەگەڵ خەباتە چەکەی کە لە سەدەی پێشۆوە لەگەڵ خۆیدا هێناوە. ئەو خەباتەش خەباتێکی نێودەوڵەتیە، خەباتێکی دیبلۆماسیە. هەموو دەرگاکان کراونەتەوە بۆ خەباتی دیبلۆماسی بە مەرجێک کورد لەو قاوەغانە بێتە دەرەوە، قاوەغی ئایدۆلۆجی، قاوەغی ئەتنیشی، قاوەغی ئاینی، بۆی کاریگەر بێت. هیچ شتێک ڕێگەی لە کورد نەگرتووە کە لە هەموو پەرلەمانی وڵاتانی دیموکراتیدا کۆمەڵەی دۆستایەتی دابمەزرێنێ. خۆ ئەگەر ئەم مۆدیلە لە چەند وڵاتێکا دووبارە بووەوە ئەو دەم کەم کەم کورد دەتوانێ یا ڕەوەندی کورد دەتوانێ سیاسەتێکی نێودەوڵەتی بەرامبەر بە پرسی کورد دیاری بکات. مەرج نییە ئەو سیاسەتە لەسەر کاغەز نووسرا بێت، نەخێر، بەڵکو ئەبێ بە کلتور. ئەگەر کورد بەردەوام دانووسانی هەبێ لەگەڵ دەسەڵاتی ئەم وڵاتانەدا کە بڕیار دەدەن لەسەر پرسی کورد، ئەو دەم کەم کەم لە کورد باشتر تێدەگەن و دەزانن داواکاری کورد چییە. بەڵام ئەگەر کورد نەتوانێ گزارش لە پرسی خۆی بکات، دیارە ئەوە کێشەیەکی کوردیە، نە کێشەیەکی نێودەوڵەتی. ڕەهەندی دووەم سڕینەوەی سەرکردایەتی نێوەنگیرە. ئەمەش کاریگەرە لەسەر تێڕوانینی نەگەتیڤ بۆ کێشەی کورد. لە ئەوروپا و ئەمریکاوە وا دەرەکەوێ کە کۆمەڵێک بنەماڵە یا کۆمەڵێک سەرکردە ئەوەتی هەن سوار کۆڵی پرسی کورد بوون. ئەمە ڕوویەکی گەشی کورد لە جیهاندا پیشان نادات. ئێمە ئێستا لە دەمێکی دیکەدا دەژین. پێویست سەرکردایەتی بەردەوام بگۆڕێت. ئەو سەرکردایەتی کە لە سەدەی پێشوودا هەبوو بەسەرچوو. سەرکردایەتی هەموو حیزبەکانی کوردستان ئەمڕۆ ئاستەنگن لە بەردەم بەرەو پێشچوونی پرسی کووردە. چەند لایەنێکی سەرکردایەتی زۆر گرنگە کە لە چاو بگیرێ. یەکەم، سەرکردایەتی حیزب پیرۆز نییە. دووەم، پێویستە بنەماڵە و عەشیرەت و ئەمانە هەمووی لە سەرکردایەتی سیاسی کورتیا بکرێتەوە. سێهەم، سەرکردایەتی پێویستە بەردەوام بگۆڕێت، بە تایبەتی لە جێیەکدا کە توانای بەرهەمهێنانی دیکتاتۆری زۆرە. وەک دەزانین خۆرهەڵاتی ناوەڕاست جێی داڕشتنی دیکتاتۆرە. بۆ پاراستن لەم نەهامەتیە سەرکردایەتی حیزب دەبێ بەردەوام بگۆڕێت. ئەمە ئاستەنگێکی زۆر گەورەیە لەبەر پەرەپێدان و پێشخستنی پرسی کووردە، هەم لە کوردستان، هەم لە ناوچەکە، هەم لە سەر سەکۆی نێودەوڵەتیدا. هەڵوێست لە کۆمەڵی نێودەوڵەتیدا. ئەمە ڕەهەندی چەتری سێیەمە کە دوو ڕەهەند لە خۆی دەگرێ، ئەوانیش جێگیرکردنی سیاسەتێکی نێودەوڵەتی بەرامبەر بە کورد لەگەڵ یەخستنی دەنگی کورد لە ئەوروپا و ئەمریکا. ئەگەر بتوانین ئەو گۆڕانکاریانە بکەین کە پێشنیارم کرد، یا ئەو ڕەهەندانە بۆ پێشەوە بەرین کە پێشنیارم کرد، ئەو دەم کورد کە درێژکراوەی کۆمەڵی کوردستانە دەتوانێت لە ئەوروپا و ئەمریکادا کار بکە بۆ جێگیرکردنی سیاسەتێکی نێودەوڵەتی. لە بەشی پێشوودا ئەمانم کەمێک بە درێژی تاوتوێ کرد. ئێستا بە جۆرێکی دیکە گزارش لە حەوت ڕەهەندەکە دەکەم. لە وێنەکەدا بە پێی چەترەکان ڕەهەندەکانم دابەش کردووە. ئەوەی سەرەوە کە لە نێو لاکێشەیەکی زەردایە ئەوە پرسی کوردستان و وڵاتە. ئەوەی ناوەڕاست پرسی کووردە کە پەیوەستە بە سەرکردایەتی سیاسیەوە. ئەوەی خواریشەوە پرسی کووردە کە پەیوەستە بە کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە. بەرجەستەکردنی ئەم ڕەهەندانە کارێکی ئەستەم نییە، خۆ ئەگەر ئەستەنیەک لە بەردەم بەرجەستەکردنی ئەم ڕەهەندانەدا هەبێت کورد خۆیەتی، یا بە ورتر بڵێم حیزبی سیاسی کووردە، نەک لایەنێکی نێودەوڵەتی، نەک ڕەوەندی کورد، نەک کۆمەڵی کوردستان.
ئێستا باسەکە لە چەند خاڵێکدا کۆ دەکەمەوە. پێشنیارم کرد کە پرسی کورد لە پرسی ئەتنیک گروپێک ڕزگار ببێ و بکرێ بە پرسێک کە هەموو پارتنەرەکانی کورد لەخۆ بگرێت. ئەبێ کورد بگاتە تێگەیشتنێک کە خۆی بەتەنیا نییە لە کوردستاندا، بەڵکو کۆمەڵێک گروپی ئەتنیشی و ئاینی زۆر جیاواز لە کوردستاندا دەژین. هەندێکیان زۆر گرنگن بۆ یەکپارچەیی خاکی کوردستان. بۆ نمونە لە کەرکووکدا تورکمان و کریستیان زۆر گرنگن. لەو ناوچانەدا کە شەبەک و یەزیدی دەژین، بەردەوامبوونی کوردستان، بەردەوامبوونی خاکی کوردستان گەلێک گرنگە و بەبێ دەنگی ئەوان یەکپارچەی لەدەست دەدات. لە کوردستاندا پێویستە یەکێتیەکی خۆبەخش لە نێوان هەموو لایەن و گروپێکدا پێک بهێنرێ بۆ پاراستن و بەردەوامبوونی کوردستان و پرسی کورد. کورد هەر بەردەوام بێ لەوەدا کە خۆی پێشڕەوی هەموو ئەتنی گروپێکە و خۆی تەنیا پرسی خۆی لە بەرچاوەگرێت، کەم کەم دۆستایەتی، هاوپەیمانێتی، پارتنەرشیپی ئەو گروپانە لەدەست دەدات. هەر وەک پێشنیارم کرد کە پرسی کورد پرسێکی ئاینی نییە، بەڵکو پرسی سەردەمە. ئاین جیاوازە لە پرسی سەردەم. ئاین پەیوەندی بە ڕۆحەوە هەیە، پرسی سەردەم پەیوەندی بە ڕۆحەوە نییە. پێشنیارم کرد کە کورد یان پاژەوەی کە بوو بە پرسێکی کوردستانی و توانی بێ بە نوێنەری هەموو لایەنێک کە لە کوردستانە دەژین، ئەو دەم دەتوانێ هێزی وڵاتەکان، توانای وڵاتەکان بۆ خۆی بەکاربهێنێت. وڵاتەکان عێراق و ئێرانە و تورکیایە و سووریایە. بۆ نمونە لە باشووردا کورد دەتوانێ پرسی ژن لە هەموو عێراقدا لەخۆ بگرێت، دەتوانێت پرسی خێزان، دەتوانێت پرسی کرێکار، دەتوانێت پرسی ڕێگاوبان، دەتوانێت پرسی تەندروستی تا دوایی لەخۆ بگرێت. بەو جۆرە پرسی کورد دەبێ بە پرسێکی خوازراو لە عێراقدا، نەکۆکو ئێستا کە بەڕاستی پرسێکی نەخوازراوە و بارێکە بەسەر عێراقەوە. بۆ جۆرەی کە عێراقیەک سەیری کورد دەکات کە حەقی خۆشێتی، کوردە داوای پارەکە بەبێ ئەوەی بتوانێ هیچ پێشکەشی عێراق بکات. ئەمە گرفتێکی گەورەیە. کورد ناتوانێت بەم جۆرە بەردەوام بێت، بەڵام ئەگە بە جۆرێکی دیکە بێت بکرێتەوە، ئەو کێشانە چارەسەر دەکرێت. پێشنیارم کرد کە ڕەوەندی کورد جا لە هەرجەیەک بووە، دەتوانی بڵێیت لە ئەستەمبوڵ و ئەنقەرە و خۆراسان و تاران و دیمشق و تا دوایی هەر هەمووی پێکەوە بتوانرێت پێناسەیەکی کوردی دابڕێژرێت لە ژێر سێبەری ئەو ڕەهەندانەدا کە باسم کردن. ئەم پێناسە کوردیە دەکرێت ببێ بە پاڵپشتی سیاسەتێکی نێودەوڵەتی بەرامبەر بە پرسی کورد، بەبێ ئەم یەکگرتوویە، بە تایبەتیش بەبێ یەکگرتنی ڕەوەندی کورد لە ئەوروپا و لە ئەمریکادا، ئەستەمە بتوانرێ فشار بخرێتە سەر وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بۆ ئەوەی سیاسەتێک دەربارەی کورد دابڕێژن، سیاسەتێک کە نەگۆڕێ لەگەڵ حکوومەتدا، لەگەڵ گۆڕینی سیاسەتدا، بەڵکو سیاسەتێکی جێگیر بێت. ئەمە کارێکیش نییە بە ڕۆژێک و دوو ڕۆژ بکرێ، نەخێر، بەڵکو کارێکی بەردەوامە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح.